پیشەم کرێکاریە و بە پێی توانە ئەوەی کە توانیم بێ کرێکاریم کردو بەڵام حساب ئەوەی ئازاری پشت و فەقرات و ناتوانم کرێکاری بکەم و لەم خانوو ئاژیم خانەکە زۆر باش نییە بەڵام کرێکەی تا ڕادەیەک بۆ من گونجاوە زۆر هەوڵمدا ماتۆڕێکی سێتایە بکڕم بۆ وەنەی ئەوەی کە بتوانم کار و کاسپێکی پێ بکەم بۆ مناڵەکان و بژێوی ژیانمی پێپەیاکەم و پارەی حەڵاڵیان دەرخوار بدەم بەڵام زۆر هەوڵمدا نەمتوانی بۆیە منیش لەلایەن چەند پیاوێکی بەڕێزەوە داوام لە بەرنامەی بەخشین کردووانیش بە سوپاسەوە کە هاوکارم بوون توانیان ماتۆڕێکی سێتایە بۆ من پیا بکەن یا ڕەبی خوای گەورە جەزای قیامەتی ئەو کەسانە داتە کە بە 250 هاوکاری منیان کردو. پندێکی زۆر جوان هەیە ئەڵێ ماسیم مەدەرێ بەڵام فێرە ڕاوە ماسیم بکە. خێرخوازانی خۆشەویست، ئەمە بەرهەمی هاوکاری و کۆمەکی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە کە لە مانگی پرخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بە هاوکاریەکانی ئێوە یەکێک لە پرۆژەکانی دەستگای بەخشین بریتی بوو لە دابینکردنی ماتۆڕی سێتایە بۆ کار و کەسابەتی ئەو کەسانێکەوە پێویستیان بە کەسابەتە و یان سەرچاوی بژێوی ژیانیان نییە. بۆیە ئێوەی خێرخواز ئەم پرۆژتان بەسەرکەوتووی ئەنجامدا خی پەروەردگار پاداشتی خێرتان بداتەوە و هەمیشە ماڵتان ئاوەدان بێت. پیرۆز بێخ.